لەگەڕی نوێمی خولیانە نایابەکانی عێراق هەولێر لەسەر یاریگای خۆی بە ئامادەبوونی ڕێژەیەکی کەمی هاندەران پێش وازی لایەنەی دیوانیە کرد. لە گێمی یەکەم یاریەکە لە ڕووی ئاستەوە هەولێر باشتر دەبینرا، بەڵام لە هەژانی تۆڕی گۆڵی میوانەکەیان سەرکەوتوو نەبوون. ئەگەرچی چەند جارێکیش بەلەدانێکی بەهێز هەوڵەکانی خۆیان بۆ گۆڵ تۆمارکردن دەخستە گەڕ. بارزان شێرزاد خەریک بوو هەولێر بکاتە خاوەن گۆڵی یەکەم، بەڵام سون ڕێگر بوو. لە گێمی دووەم یاریەکە لە ڕووی ئاستەوە باشتر دەبینرا، بە تایبەت یانەی میوان لەم گێمە قسەی خۆی هەبوو، چەند جارێکش هەڕەشان لە گۆڵی هەولێر کرد. لەم لاوەش تیاگۆ لەگەڵ هاتنە نێو یاریگای هێندەی نما بە کۆتایی بەم ئەنجامە بێنێت، بەڵام گۆڵپارێز تۆپەکەی دوور خستەوە. هەولێر بەردەوامی بە مەترسیەکانیدا بۆ سەرگۆڵی دیوانیە، بەڵام لە گۆڵ تۆمارکردن سەرکەوتوو نەبوون. لە دوا قوڵەکەکانیش دیوانێ نزیک بوو بە هێرشێک کۆتایی بەم یاریە بێنێت، بەڵام سەرنگ موحسین تۆپەکەی دوور خستەوە. دوجاری ژیارەکە بە بێگۆڵ بۆرلایەک کۆتایی پێهات. هەولێر بە کۆکردنەوەی 13 خاڵ لە پلەی هەشتم دێت، هەرچی یانەی دیوانیەشە بە کۆکردنەوەی تەنها 7 خاڵ لە پلەی 7 دەبیندرێت.